هەمووان لە چاوەڕوانی دەستپێکردنی نمایشی شانۆی یەکدان هۆڵی ڕۆشنبیری چەمچەماڵە گروپی هونەری ڕۆشنبیری بۆ شانۆ و سینەما نوێترین بەرهەمی خۆیان نمایش دەکەن بە ناوی مەرگ لە دەرگا دەدات ناوەڕۆکی دەقی شانۆیەکە گزارش بوو لە ململانی نێوان مەرگ و ژیان و هەوڵەکانی مرۆڤ بۆی دامەدان بە ژیان و مانەوەی بەس سەرمایه‌دارێکی ئەمریکیە کات کە بە ناوی ناد ئاکەرمانەکە باس لەواکە کە لە شێوێ لە شۆکانە ژیانی ئاسایی خۆی بەڕێیەکات لە مەڵگی خۆیدا لە کاتێکا هەست بەوەکە کە مەرگ لە پەنجەرەکەەوە دێتە ژوورەوە بە کورتی باز لە ململانی نێوان مەرگ و ژیانەکات ژانەری کارەکە شکارێکی تەنزیە بڵێن کارێکی واقعی سەحراویە. دوو کارکتەر ڕۆڵی سەرەکی دەبینن لە نمایشەکەدا و بە گفتوگۆی نێوانیان بێدەنگی تەواو بۆ هۆڵی نمایشەکە دەبەخشن بە شێوەی تەنزامێز و ئەفسوناوی گزارشتان لە ململانی نێوان مەرگ و مرۆڤ دەکرد. دەقی شانۆیەکە هی دەرهێنەر و سینارۆنووسێکی ئەمریکیە و لە ساڵ 1970ەوە نووسراوە. زیاتر لە 4 مانگە بێ ئێمە خەریکی پرۆڤین ئیتر ئەمڕۆ ڕۆژی عارز بوو بەڕاستی دەورەکەی من لە چاو دەورەکانی پێشواکە زیاتر لە 7 دەورم هەبوو لە شانۆیە بەشدار بوومە کە دەوری مەرگ دەورێکی تا بڵێ ناواقعی بوو زۆری لاکی کردم بەڕاستی ئیتر بە وجودی دەرهێنەر و هاوڕێیان ئیمڕۆ عارزمان کرد. ئێمە بە وجودی خۆمان لەسەر ئەرکی خۆمان بە هاتوچۆی خۆمان هاتینەوە قاعە بۆەوەی بتوانین لەم ڕێچکەیەوە خزمەتێک بە شارەکەمان بکەین شارەکەمان شارێکی تاڕادێک پەراوێز خراوە بتوانین لە ڕێی هونەرەوە خزمەتێکی بچووک ئەوەی لە توانای ئێمە بێ و لەسەر شانی ئێمە بێ خزمەتی ئەم شارەی پێ بکەین. بڵاوبوونی ڤایرۆسی کۆرۆنا و جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان لە هۆکارە دیارەکانی پەخستنی ڕەوتی هونەر و ڕۆشنبیری بوون و لە پێناو بەریەک نەکەوتنی تاکان و کۆنەبوونەوەیان لە یەک شوێن وای کرد چەندین مانگە هۆڵەکانی شانۆ پێ نمایش بن وا بڕارام کارە هونەریە بۆ ماوەی 3 ڕۆژ لە چەمچەمان نمایش بکرێت و دواتر لە فستیڤالەکانی تایبەت بە شانۆ دووبارە نمایش بکرێتەوە. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.